بەناوی خوای گەورە و میهرەبان، هاوڵاتیانی خۆشەویست، دەنگ دەرانی باگا و هۆشیار، دڵنیامێوە هەمووتان وەرزشکار نین، بەڵام پێشکەوتن و سەرکەوتنی وڵات و نیشتیمانمان لە کایە وەرزشیەکاندا ئاواتی هەمومانە. ململانە حیزبەکان لەم هەرێمەدا وای کردووە فکر و هۆشی تۆی دەنگدەر تەنها لای کایە سیاسیەکان بێت و وەرزش فەرامۆش بکرێت کە موڵکی هەمووانە و دەبێت لەژێر قۆرەخکاری بەرپرسە ئەمنی و حیزبەکان دەربهێنرێت و بکرێت بە وەرزشێکی نیشتیمانیانە، ئەویش لە ڕێگەی یاسا کە لەلایەن خەڵکانێکەوە دابنرێت کە شارەزا بن لە وەرزشە جیاوازەکاندا و لە ئەزمون و دڵسۆزیشدا تاقی کرابنەوە. توانا و هێزی کوڕان و کچانمان لە وەرزشدا هیچی کەمتر نییە لە گەنجانی وڵاتانی دیکە. بۆچی دەبێت وەرزش و پێشبڕکێ و سەرکەوتنە وەرزشیەکانمان تەنها لە نێوان دوو زۆن و چەند قەزایەکدا قەتیز بکرێت؟ وەرزشکارانی کوردستان لە یاریگا نێودەوڵەتیەکان و لەسەر ئاستی جیهان بدرەوشێنەوە کە ئەوەش بە تۆی دەنگدەر دەکرێت تا متمانەکەت بە کەسێک ببەخشیت لە خەمی وەرزش و توانای وەرزشی گەنجانی وڵاتمان بێت. هاوڵاتیانی ئەزیز و وەرزشکاران و وەرزش دۆستان، من محەممەد ئیبراهیم ئەزمون و پسپۆڕی دەیان ساڵم لە ناو کایە وەرزشیەکاندا هەیە و ئاگاداری گەندەڵی و قۆرەخکاری ورد و دریشتی ناویانە وەرزشی و یاریگاکان و یەکێتیە وەرزشیەکانم. چاوەڕوانیم لێتان ئەوەیە بە بەخشینی دەنگەکانتان بەبەندا وەک کاندیدی ژمارە 9 لا لیستی ژمارە 147 کۆمەڵی دادگەری هاوکارم بن تا وەرزش بکەینە موڵکی هەمووان. وەرزشکارانی کوردستانیش لە یاریگا نێودەوڵەتیەکاندا بدرەوشێنەوە.